لە کارگەی کللتور لە شاری سلێمانی و بۆ ماوەی 3 ڕۆژ و بە بەشداری هونەرمەندان یاخود شێوەکارانی 55 وڵاتی جیاواز چوارەمین دیداری نێودەوڵەتی کارتۆن لە شاری سلێمانی ساز دەکرێت کە بێگومان ناوەندی 7 ڕەنگە ئەم پرۆژەیە یاخود خاوەنی پرۆژەکەیە. لە کارگەی کللتور و بۆ ماوەی 3 ڕۆژ با بەشداری هونەرمەندانی 55 وڵات چوارەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی سازکرا. دیدارەکە ناوەندی 7 ڕەنگە بە بەشداری هونەرمەندان و کاریکاتۆری 55 وڵات سازی کردبوو و ئازادی ڕادەربڕینیش تێمای سەرەکی دیدارەکە بوو. دیداری کاریکاتەری نێودەوڵەتی کوردی یەکێک لە پرۆژەکانی ناوەندی حوڕەنگە کە ساڵانە ئەنجامیدات. هەر ساڵی تایتڵێک هەڵبژێرێت بۆ ئەوەی کە هونەرمەندەکان کاری لەسەر بکەن. ئەم ساڵ ئازادی ڕادەربڕینمان هەڵبژارد. ئازادی ڕادەربڕین یەکێک لەو کێشانەی کە لە زۆربەی وڵاتەکان بە وڵاتە پێشکەوتوەکانی شەوانێ کێشەیەکی زۆر گەورەیە کە هاوڵاتیان یاخود ئەوانەی کە لە بواری ڕاگەاندنا کارەکەن ناتوانن وەکو پێویست ئازادانە ڕای خۆیان دەرببڕن. بەدڵخۆشەوە لە دوای ڕێکلامکردن بۆ تایتڵەکە و پەیوەندیکردن بە ئەو سایت و ناوەندە هونەریە کاریکاتێرانی کە لە دنیاە هەیە کە ئێمە بووینەتە بەشێکی ناو ئەم پرۆژانەیە کە لە دنیاە کرێت بەدڵخۆشیەوانێ 55 وڵات بەشداری کردوواتە لە 55 وڵاتە ئێمە بەرهەممان بۆ هاتووە. ئێمە لیژنێکمان دروست کردووە لە 3 هونەرمەند پێک هاتووە. هونەرمەندەکان لە دەرەوەی کوردستان هەرێکی لە وڵاتی جیاوازەوەیە. ئەوان بوونەتە لیژنە هەم بۆ ئەوەی کە ئێمە 3 کارمان هەیە کە خەڵاتی مادی وەرەگرە، خەڵاتی یەکەم و دووەم و سێم لە هەمان کاتە ئەوانی کە ڕێگە پێدراوە بێ لە لای ئەوانەوە کە بەشداری پێشانگاکە بکات. 223 کاریکاتەریست بەرهەمی ناردووە. تایەتی بڵێن بە 2 بەرهەم دانەیەک یاخۆسیانی ناردووە، بەڵام لیژنەکە خەراریاوە لە کۆی بەشدار بۆکان. ئەوەی جێی دڵخۆشیە هەر لە وڵاتە بچووکەکانەوەوانە تاکو وڵاتە گەورەکان و زلهێزەکانی دنیا هەر لە رووسیا و ئەمریکا و فەڕەنسا و ئیتالیا و کۆ ئەمانە هەمان بەشداریان کردووە. بەڕاستی شانازیەکی زۆر گەورەی بۆ شاری سلێمانی کە پرۆژێکی ئەوەندە گەورە لە سلێمانیا کرێت، بەڵام دڵگرانیشە کە تەنها پرۆژەیەکە بۆ 7 ڕەنگە ئەنجامدرێت. شانازیە کە ئەتوانیمانە لە ڕێگەیەمانە لینکێک دروستکەین لەگەڵ کاریکاتەرستان لە دنیاە. ئەم کاریکاتەرستانی باشووری کوردستان لە ڕێگەیەوە توانیوانە پەیوەندیەکی زۆر باش لەگەڵ ئەو ناوەندانە دروستکەن. لەمان کاتە ئێمەشتانیومانە سلێمانی و هەرێمی کوردستان بکەینە سنتەرێکی زۆر باشی کاریکاتێر لەسەر ئاسی دنیا. بەداخەوە هەر لە سلێمانیە کرێت، چونکە تەنانەت ئەوەی سلێمانیشی چاوکاریەکی نەکراوە چ جایەوەی کە تۆ بیبێتە بۆ نمونە هەولێرە دووەکە یاخود باغایان هەر شوێنێکەیە. ئەوتە خوازم ساڵانی داهاتوو تەنها لە سلێمانیانە بێت.